ئەمە خانوێک پرسیاری کردوڵێ ڕاستەکە لە دوای 39 ساڵیەوە سک دروستکەمیان نا. خانمگیان ئێمە لە دوای 35 ساڵی و نەک لە دوای 39 ساڵیەوە هەموو خانمان ئاگدارەکەین وانی لە دوایەوەی کە تەمەنی لە 35 ساڵی تێپەڕی مزعافاتی حمل بەرەبەرە وردە بەرەو زیابوون ئەڕوات. چونکە لە دوای 35 ساڵی وردە نوعەتی هێلکەکانمان بەرەو خراپی ئەڕوات. یعنی ئەو کوالیتی هێلکەی لە خوار 35 ساڵەوە هەمانە لە دوای 35 ساڵەوە نیمانە. ئەم خراپی کوالیتی هێلکەکان باد کوالیتی ئۆف دە ئێگ لەگەڵ وردە دەرکەوتنی نەخۆشیەکان وەکو نەخۆشی زەخش شەکرە ئەمانە هەردووکیان بەیەکۆیکەگرن ئەبێتە هۆکاری ئەوەی کە زیاتر تووشی مناڵی ئەبنۆرمەڵ نقستانی کۆنجنتەڵ ئەبنۆرماڵەتی واتە لە مناڵەکانە دروست ببێ. بەڵام شەر نییە لە هەموو کەسێکە بەزێ ماڵین چانسەکە زیاد ئەبێت ئەگینە بەڵێ ئەتوانی سک بکەی بەڵام لەژێر چاودێریە. سمارت وەرچەرخانە.